بەڵێ بەڕێزان هەر لەسەر پرسی وشکە ساڵی و ڕێوشوێنەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی گفتوگۆ لەگەڵ بەڕێز هێمن سید مراد بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی هەولێر دەکەین کە بەڕێزانە نێو ستۆدیۆی ناوەندی کوردستان 24 میوانە کاک هێمن بەخێر بێیت. وشکە ساڵی ئەوە هەیە و ینی دەمەوێت پرسیارەکە ئەوا لێ بکەم تا چەند مەترسی هەیە یاخود کاریگەری هەیە لەسەر بەرهەمە کشت و کاڵیەکان ئەم وشکە ساڵی کە ئێستا هەیە. دکۆڵی لەوە ناکرێت کەوا 2 ساڵە ڕێژەی بارانبارین لە کاتی پێویست نەبارەوە یاخود بارانی پێویست نەبارەوە لە کاتی پێویست ئەوە ژوای کردوکەوە کاریگەری سربی هەبێت لەسەر بەرهەمی کشت و کاڵی و لەسەر ڕێژەی ئاو بە شێوەیەکی گشتیەگە هەڵسەنگانی بۆ بکەین لە هەمان کاتیشدا ئێمە بەشێکی زۆری کانیا و ڕووبار و کارێز و ئەوانش هەمویان کاریگەری ئەو وشکە ساڵی لەسەر ڕەنگی داوەتەوە ڕێژەی ئاو تێدا کەم بۆ یاخود دەتوانین بڵێن بەشێک لە کانیەکانی وشک بوونە. باشە ینی ئەم وشک بوونە ینی ئەو ڕێوشوێنانە چین کە ژیراونەتە بەر بۆ بەرەنگاربوونەوەی ئەو وشکە ساڵەی کە هەیە ئەمە کەوەکو باسی دەکرێت ئەو مەترسی هەیە لەسەر بە تایبەتی بەرهەمە کشت و کاڵیەکان هیچ ڕێوشوێن بۆ ئەمە بەستا گیراوەتە بەر؟ خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی ڕێزدار جەنابی کاک مەسرور بارزانی هەنگاوی زۆر جددی هەڵگیراوە بۆ ئەوەی تاوەکو بتوان ڕوبەڕووی وشکە ساڵی بینەوە. لە سەرەتادا ئەو ڕاگەیاندرەکەوان نۆ بەنداو دروست دەکرێن لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەو نۆ بەنداوە بەدڵنیاییەوە کاریگەری زۆر ئیجابی دەبێت بۆ زیادبوونی ئاوی ژێرزەوی و لە هەمان کاتیشدا کۆکردنەوەی ئاو لە هەمان کاتیشدا ئەوشمان لە یاد بیکەوە بەرە بەرنامەی جددیمان لە بەردەستیدا هەیەکەوە چەندین پۆن دروست دەکەین ئەو پۆندانە بۆ ئەوەکەوە ئاوی باران کاتێکەوە لە وەرزانەی باران دەبارێت ئەو ئەوانە بۆی بە پێڕ نەچن ئەوانەش گڵدانەوە بۆ بکرێت و سوودیان لێ بریوکو خەزانێک لەو ناوچانە بەکاربێنرێن بوو بە تایبەتی ئەوانەی کەوا شوانەکان و ئاژەڵدارەکان بتوان سوودی لێبین لە نزیکی ئەو گوندانیان ئەو شوێنانێکەوە دەگونجێن بۆەوەی پۆندی لێ دروست بکرێت بە بەرداوام ئەوە پلانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەرداوام کاری لەسەر دەکات ئێستا کەش دەبینیتەوە بەنداوەکان پێشوەچوونی بەرچاویان بەخۆیان و بیتۆ چەندین بەنداو هەیە لە گەشتنەتە حاڵەتی کۆتاییەکانیشە. باشە سەوار بۆ بۆندانی کە باس دەکەی ینی دەگاتە زستانی ئەمساڵ کە ئەو وەکۆی دەڵێت کە تەواو بێت و خێری لێ بینێت ینی بە زستانی ئەمساڵ ڕادەگات گەر بارانێکی باش ببارێت ئەو ڕێژە ئاوە گل بدرێتەوە وەکو پێویست مەدرسەکانی وشکە ساڵی نەمێنێت. کاریگەری لافاوی پارساڵمان لە بەرچاوە کاریگەریەکانی بەشێک لەو کاریگەران بۆوانە دەگەڕانەوەکەوە کەمی پۆند و بەنداوەکان کاریگەری ڕستەخۆیان لەسەرەوە بووکەوە لافاو دروست دەبوون ئەو لافاوانەش داهاتە ناو شار و شارۆچکە و هەتا پایتەختی هەرێمی کوردستانش لێ بە دوور نەبوو بۆیە هەنگاوی جددی گیرابەر تاوەکو بتوانین ڕێگری دروست بێت لە بۆ ئەو لافاوانە لە سوارچەوەی کەوا ڕێگری کردن لە دروستبوونی لافا ئەو پۆندانش بەشەکن لەو بەرنامانەیەکەوە دەتوانن بنە کاریگەری ڕاستەوخۆیان هەبی لە ڕێگریکردن لە دروستبوونی لافا. باشە ینی زستانی ئەمساڵ دەکرێت بڵێن ڕێژەیەکی بەرچاو ئاو گل دەدرێتەوە بە دڵنیاییەوە ئەو پۆندانە ئەگەر تەواو بن و بگەنە حاڵەتی کۆتاییان و ئەو بەنداوەکان تەواو بن کاریگەری زۆر ئیجابی دەبێت لەسەر گڵدانەوەی ئاو و ڕێژێکی زۆری ئاومان دەتوانین بڵێن دەست بکەوێت لەوەی بە تایبەتی پلانەکە بەو شێوەی داڕێژراوە لەو منتیقانە بەندا و پۆن دروست دەکەنکەوە سەرچاوەی ڕیچارجی ئاوی ژێرزەوی پارێزگای هەولێرن دەتوانن ئاوی ژێرزەوی پارێزگای هەولێر تەغزیە بکەن و پڕی بکەنەوە ئەو ڕێژەیەکەوە لە کاریگەری وشکە ساڵی لە دەستی داوە بەسایە و بە کارە ئاسانی ئەو پەنداوە نتوانن ئەو ڕێژەیە بەدەست بێننەوە. باشە ڕەوشی ئاوی ژێرزەوی پارێزگای هەولێر چۆنە؟ نکۆڵی لەوەی ناکرێت کەەوە بەراورد لەگەڵ چەندی ساڵی پێشوو ڕێژەکە زۆر دابەزیوە ئەو دابەزینەوە لە چ سەرچاوی کردوەکەوە ئەو دابەزینە گەیشتە حاڵەتی مەترسی لە چەند ناوچەشی دیاری کراو دەتوانین بڵێن هەزبەوەی کراوەکەوە زۆر دابەزیوە بۆ نمونە لە منتیقەی قوشتەپە و بنەسڵاوە و ئەو منتیقانە کاریگەریەکەی زۆر زیاترە بە بەراورد لەگە منتیقەکانیکە بەڵام ئەومان لە بەرچاوبیکەوە بۆ نمونەگە پارێزگای هەولێر بە نمونە وەرگرتنی هەولێر دەکەویتە نێوان 3 زۆنی بارانباری زۆنێکی هەیەکەوە ساڵانە بارانی مسۆگەری تێدا دەبارید سەروی 600 میلیم باران تێدا دەبارید ئەوە زۆر بە دوورە لە کاریگەری وشکە ساڵی هەرچەندە ئەو ساڵ کاریگەرەکانیش لە چەندین کانیا و کاریزەکان ڕەنجی داوەتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا بوونی سەرچاوەکانی ئاو لەو مەتیقانە وشکی نەکردو زۆنشکەمان هەیەکەوە دەکەوێتە ناو هێڵی نوبسە بارانی مسۆگەر واتە بارانی پێویستی تێدا دەبارید بە سەر مەسەرەن دیاری بکەیت کە دەکەوێت منتیقە شاخاویەکان لە
ئەوانە دەکەونە ناو بارانی مسۆگەر لە مەسیف سەلاحەدین و بۆ سەرەوە لە دەوروبەری هەولێر وەکو دەشتی زرارەتی و بەڕانەتی و دەشتی کۆیە ئەوانە دەکەونە بازنەی نیمچە مسۆگەر و هەروەها ئەو مەتیقانەی کەوا دەکەونە ناو بارانی نامسۆگەر وەکو مەخمور و دیبە گەشتگوێر ئەو مەتیقا دەشتی هەولێر دەتوانین دابەشی ئەو مەتیقەشی بکەین کەوا بەشێکیان دەکەوێتە ناو بازنەی بارانی مسۆگەر بەشێکیان هەتا شەمامک دەکەوێتە ناوسەی بارانی نیمچە مسۆگەر. باشە سەبارەت بە بەفیڕۆدانی ئاو دەمەوێت پرسیارێکت لێ بکەم ینی لە زەی گەورە نزیکەی 3 ملیۆن مەتر سێجا ئاو ینی بەفیڕۆ دەچێت ئەمە ینی بۆچی هەوڵ نەدراوەکەم ئاوە گەل بدرێتەوە ئەو ڕێژەیە بەبەلاش بەفیڕۆ نەچێت؟ سەرڕای ئەوەی کەوا ئیفرازیەک و دووسێەوە بەرنامە ئیفراز چواریش کە لە بەرنامی حکوومەتی هەرێمدایە سەرچاوەکەی لە ئاوی زەی گەورە سەرچاوی گرتووە لە ئەوەشمان لە بەرچاوی ئەمە کەناڵەکی ئەرواییشمان هەیەکەوە سوود لەو ئاوی زەی گەورە دەبینێت کە هەتا دەشتی هەولێر دەگرێتەوە تا هەوێرە و نزیک گوێر و دیبەگەی ئەو زەویانی ئەو مەنتیقەی هەموو بەراو دەکا بەڵام لەگەڵ ئەوەشدا کەوا نابی ئەومان لەبیر بچیکەوە دەستوری حکوومەتی عێراقی زۆرجار ڕێگری لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکاتکەوە لە زۆربەی هەرە زۆری ڕووبارەکان ناتوانانی سەددە و بەندا و دروست بکاتکەوە ئەوە شتێکی سیادیە بەندا و ئەومان لە بەرچاو بێتکەوە دەبێت ڕەزامەندی حکوومەتی عێراقیشی تێدا بەدەست بهێنرێت. بەڕێز هێمن سەید مراد بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەولێر سوپاس بۆ تۆ ماندوومان کردیت. سپاس.